بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنجین خۆشحاڵین کە پێتان دەگەین بۆ پێشکەشکردنی ڕوونکردنەوەیەکی گرنگ و پێویست. بەڕێزان و خۆشەویستان، حەزمان لێیە بە تەواوەتی لێمان تێبگەن ئەوە نەهج و منهجی ئێمەیە لەژێر تیشتی ئاەتی 108 سورەتی یوسف: قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وما أنا من المشركين. الله تعالى برسول الله فرمو بيان بلي صلى الله عليه وسلم أو الريباز ورقاكي منا بانقوازي بولاي الله دكم لسر أو الريبازي ولسر چاوروني وبرچاوروني واتحقنا حق دیار کردن من و ئەوانەی شوێنم کەوتینە و من بەدڵنیاییەوە لە هاوبەش پەیداکاران نیم. و لە پاشان ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ دەست بگرین بە سونەتەکەیوی و سونەتەکانی خولەفای ڕاشیدین. ئێمەش دەبی وا بکەین و فەرمانەکەی جێبەجێ بکەین کە عیرباضی کوڕی ساریە دەفەرمی فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا. دەڵێ ڕەسوول الله فەرمووی صلى الله عليه وسلم ئەگەر لە ئێوە بژین لە داهاتوودا جیاوازی و پەرتەوازەیەکی زۆر دەبینن، فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين. ئێوە لەسەرتانە و کات دەست بگرن بە ڕێبازەکەی من و بە ڕێبازی خولەفای راشدین ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی، الله لێیان ڕازی بی. عضوا عليها بالنواجذ، ئەوها بیگرن وەک بەخرێنەکانتان و ددانەکانتان تا لە دەستان دەرنەچێ. وإياكم ومحدثات الأمور، ئاگادار و هەشیار بن لە شتەکانی داهێنراون. فإن كل بدعة ضلالة، هەموو داهێنراوێک لە دین و ئایندا گومڕاییە. ئەبوو داود ئەوەی جێڕایتەوە بە ژمارە 4607، ترمذیش بە ژمارە 2676 و ئیبن ماجە بە ژمارە 44 و ئیبن عەبدیلبر کە لەفظەکە ئیویە هینایتی بە 2305. و لە پاشان باشترین کەس لە سەلەفی ئوممەیە کەوا لە قورئان و لە فەرموودە تێگەیشتبی لە بەروەی ئێمەش دەڵێن شەرچاوی تەواو لە لای ئێمە کە بڕوامان پێ هەبێ قورئانی بەرز و مەزنە و سنەت و فەرموودەی سەحیحی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام بە تێگەیشتنی پێشینانی چاک. پێشینانی چاکیش چێن؟ عەبدوڵڵای کوڕی مەسعود الله لێی ڕازی بێ گوتوویەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا دەربارەی باشترینی خەڵک. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم، کە لە صحیح بوخاری بە ژمارە 2652 هاتووە و لە صحیح مسلم بە ژمارە 2533 هاتووە. واتە باشترینی خەڵک ئەوانن کە لە سەردەمی من و ئەوانش کە لە پاش ئەوان دێن کە تابعین و ئەوانەی لە پاش ئەوانیش دێن کە زانایان گوتویانە تابعی تابعینن. واتە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام الله لێیان ڕازی بێ باشترین مرۆڤی سەردەم و سەوی بووینە، سەرزەوی بووینە و تابعینیش لە دوای وان و شوێن کەوتوەی ئەوان و لە پاشوانیش تابعی تابعین. مەبەست پێ لە زانایەکان لەوان دین وەردەگیرێ لە سەردەمی هاوڵە بەڕێزەکان و تابعین و تابعی تابعین. گەیشتنەیوان دین ڕاست و دروستە وەری بگرین. ئێمەش دەڵێن لە پاشان لەسەر نەهجی ئەو لێکۆڵەرەوانەی ئەهلی سونە و جەماعەی دوایین، نمونەی ئیبن تەیمیە و ئیبن القەییمی جۆزیە و ئەوانی تر، الله تعالى ڕەحمی پێیان کرد بێ، زۆر بە جوانی لێی تێگەیشتونە و ڕۆنیان کردیتەوە و شتێکی ئەو تۆیان بۆ ئێمە نەهێشتیتەوە. ئێمە لەسەر ئەو ڕێگایەوە بڕوامان وایە و دەڕۆین و دینداریمان پێوایە ئاوا دەکرێتن و تێگەیشتن لە دین. و سەبارەت بە ئیختیلاف و جیاوازیش کە ڕوودەدا و هەیە دوو جۆرە، هەیە حەرامە و ذەمکراوە ئەو ئیختیلاف و جیاوازیانەی کەوا لە عەقیدە و بیر و باوڕ و فرقە و تاقم و کۆمەڵەکانی کەوا ڕەچاوی ئاەتەکان و فەرموودە سەحیحەکانیان نەکردیە و تێگەیشتنی پێشینانی چاچیان نەکردیە، الله ڕەحمی پێیان کرد بێ و لێیان ڕازی بوو بێ، ئەوانە نا. بەڵام ئەوانەی کەوا جیاوازی دەکەوێتە نێوان مسلمانان و پەر دەبن
ئێمە لەگەڕدانین لەسەر ڕاو بۆچوون و فتوایەکان، ئێمە لەگەر ئەوانەی پێچەوانەشن لەگەڵمان لە مسلمانان ئاوا ڕەفتار دەکەین و بڕوامان بەوەیە. یەکەم جار ڕوونکردنەوەی خاڵی یەکەم حەق و ڕەوایەتی و ڕەتکردنەوەی باتیل و پوچایەتی ئەگەر لە چێوە سەرچاوەی گرتبی. دووەم عەدل و ئینساف، دادپەروەری و لەگەڵ ئەو کەسانەی کەوە لە بەرامبەرمان پێچەوانەشمان بن. سێیەم خاڵیش فراوانبوونی عوذر و بیانوو بۆ ئەوانەی کەوە هەن لە تاکەکان و کەسەکان هەتا ڕێی بچێتن و لە ژێر سێبەری قورئان و فەرموودە و تێگەیشتنی سەلەفی ئوممە. و چوارەمیان زۆر وریابوون لە تەکفیرکردن و بە کافردانان، بە تایبەتی ئیتاکەکان و کەسە دیاریکراوەکان و یان لایەنەکان، چونکە تەکفیرکردن و بە کافردانان پێمان وایە حکمێکی شەرعیە، ئەڵڵا بۆی هەیە ئەوەی بکاو و ڕەسوول الله نەقلی کردیە و جێڕایتەوە بۆ ئێمە، و ئێمە لەوانەوە وەردەگرین لە خۆمانەوە، نابی هیچ بڵێین وەکو ئەهلی سوننە و جەماعە بە ضەوابیتە شەرعیەکان ئەوەی کافر کرابێ ئێمەش بڕوامان وەیە و دەریشی دەبڕین بەبێ دوودڵی ئەوەی کافریش نەکرابێ و یان بۆمان ڕۆن نەبوو بیتەوە هەڵوەستەی لەسەر دەکەین هەتا ئەو کاتی ڕۆن دەبێتەوە و بەڕێک و پێچی و بە تەواوەتی خۆمان گوناهبار ناکەین بۆ قیامەتمان. و لە پاشان خاڵی پێنجەمیان بە نەرم و نیانی هەڵسوکەوت دەکەین تا قسەکان وەربگیرێن و حەقەکان ڕۆم بیبیتەوە و نەبێ هەوا و هەوەس و نەفسی لەگەر تێکەڵ بکەین. خاڵی شەشەم ئەو خێر و چاکەی بۆ خۆمانمان دەوێ بۆ گشت مسلمانانیشی دەخوازین و دوعای خەیر دەکەین کەوا ببێتە بەشیان. و خاڵی حەفتەم پێداگرین لەسەرەوەی مسلمانان پەرتەواز نەبن و هەردەم لەگەر یەکتر کۆ ببنەوە و دڵی خۆیان لەگەر یەکتر پاک و ساف بکەنەوە و گفتوگۆ بکەن بە شەرعیانە و ڕێک و پێک بە ئەدەب لەگەر یەکترەوە، دڵی بێدینان و کافران و شەیطانی ئینس و جن خۆش نەکەن و دڵی مسلمانانیش ناڕەحەت بکەن. و خاڵی هەشتەم و کۆتاییش ئەوەیە دەرگای عەفو لە لای ئێمە بە فراوانیەوە هەبووە و دەمینێتەوە. پێمان وایە ئەوە ڕاست و دروستە بەرامبەر بە مسلمانەکان ئەگەر هەڵەشمان لەگەر بکەن و ڕوحی ئینتیقام و تۆڵەسەندنەوەمان نابێتن و هەر کاتێک ئەوان هەر بڕیارێک لەسەر ئێمە بدەن بە هەر زمانێک قسەمان پێ بڵێن و بکەن، ئێمە ئەو کاتەی یان ئەوەیە هەڵی دەگرین بۆ قیامەتێ و یان هەر لە دنیای عەفویان دەکەین و لێیان دەبورین و گەردەنیان ئازاد دەکەین. پێمان وایە دەبێ ئاوا لەگەر یەکتر هەرسوکەوت بکەین لە سەردەمێکی فتنە و ئاشوبی ئێستادا، ڕاستیەکان تاوەکو سەر بگریتن و خەڵکەکە سوود ببینیتن و سەریان لێ نەشێوێتن. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.